سڵاتان لەبێت بینەرانی ئێمە لە هەر شوێنێکن بەو هیوایی کە لەش ساڵ و تەندروست بن. هیوادارم کە بەیانێکی جوانتان لەگەڵ ئێمە دەست پێ کرد بێت و هەموو ڕۆژێکتان پڕ بێت لە شادی و لە خۆشی و لە جوانی. ئەمڕۆژ پرۆگرامی بەیانی 24 کۆمەڵێک بابەتی بۆ ئێوە ئامادە کردووە بابزانین ئەو بابەتانی کە ئامادەکراوە چی. دەستگای ڕوانگە پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش ڕادەگەێنێت و پشتگیری ئەو گەنجانە دەکات کە تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵە و پرۆژەکە و بیرۆکەکان بۆ خزمەتکردنی کۆمەڵگە. لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما حاڵەتەکانی سکچوون و ڕشانەوە لە نێو منداڵان زیاد دەکات وەکو ئێستا کە زیادی کردووە. ئەم بەیانیە لەگەڵ پزیشکێکی پسپۆر منداڵان کە پسپۆری منداڵانە باسی پەیوەندی گەرما و سکچوون و ڕشانەوە لا منداڵانەکەین و دڵنیایی بە دایکان دەدەین کە هۆکارەکەی چییە، چارەسەرەکانی چی. گوندێکی شارەدی عربەت لە پارێزگای سلێمانی ناوبانگی بە نیشتیمانی قاز دەرکردووە. وەک دانیشتوانی گوندەکە باسی دەکەن هیچ ماڵێک لەو گوندە نییە قاز بەخێوە نەکات. دەستگای ڕوانگە ساڵانە چەندین پرۆژەی هەیە. یەکێک لەو پرۆژانەی کە ئەم ساڵ هەیەی ئەویش دیسانەوە بۆ پەرەپێدانی توانەکانی گەنجانە. ئەمەیان ئەوەیە کە دەستگای ڕوانگە ڕایگەاندووە کە ئەو گەنجانەی بیرۆکەی کاری خۆبەخشیان هەیە بۆ خزمەتکردنی کۆمەڵگا ئەوە ئەتوانن بیرۆکەکانیان پێشکەش بە پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ساڵی 2022 بکەن بۆ ئەوەی کە دەستگاکە پشتگیری دارایی بیرۆکە خۆبەخشەکانیان بکات. دەستگای ڕوانگە ڕەشی دەگەینێت پێویستە بیرۆکە خۆبەخشەکان لە بواری پەروەردە بێت، لاوان و ژینگە و چەند بوارێکی دیکە کە دواتر بێگومان میوانمان لەگەڵە بێت بۆی کە بزانین بوارەکانی دیکە چین و هەروەها ڕاشیەگەێنێت کە ئەو کەسانی ئەتوان پرۆژە و بیرۆکەکانیان لە بواری خۆبەخشی پێشکەش بکەن دەبێت بۆ پێشکەشکردنی ئەم پرۆژەیە چەند مەرجێک بیانگرێتەوە. لەگەڵ میوانەکەم باسی مەرجەکانەکەین کە ئەو مەرجانە چین بۆ کە کەسێک بتوانێت پرۆژەی کاری یاخود بیرۆکەی کاری خۆبەخشی لە یاخود لە بواری خۆبەخشی پێشکەش بکات. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بێگومانی ساو گەنجانەی کە ئاگاداری ئەم بابەتە بوون کە من باسیەکەم ڕەنگە بیرۆکەیەکی خۆبەخشیان لەلا بێت حەز بکەن زانیاری زیاتری لەبارەوە وەرگرن یان بیانەوێت ئەو پرۆژەی کە هەیەە بیگەینە دەستگای ڕوانگە بێگومان کۆمەڵێک پرسیار لەلایەن گەڵاڵە بووە زانیاری زیاتریان ئەوێت. سامان عەبدوڕەحمان بەڕێوەبەری پرۆگرامەکان لە دەستگای ڕوانگە ئەم بەیانی میوانی ئێمە. بەخێر هاتی کاک سامان. بەخێر کاک سامان، پرۆژەی دەستپێشخەری گەنجانی خۆبەخش پێش هەموو شتێک ئامانج چیە لێ؟ بەڵێ پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش پرۆژەیەکە ئەم ساڵ بۆ 5 ساڵ لە دەستگای ڕوانگە ڕادەگەێنرێت. ئامانجە دوای ئەم پرۆژەیە ئەوەیە ڕوحیەتی خۆبەخشی بە شێوەیەکی فراوان بڵاو کاتەوە لە ناو گەنجان لە ناو ئەو کەسانی کە ئەرزومەندن کە خزمەت بە شارەکە و بە وڵاتەکە و بە گەڕەکەکە و تەنانەت بە ماڵی خۆ بە قوتابخانەکانی خۆیان بگەێنێت. بەشی دووەمی ئامانجەکان ئەوێت تۆ خزمەتێک بە شارەکە گەێنی ئیتر لە شوێن بێ شوێنەوار بێت ڕێگا بێت بە شێوەی گشتی ئەوەیە کە تۆ پرۆژێک ئەنجام بدەیت خزمەت بە وڵاتەکەت بگەێنێ لە هەمان کاتە ڕۆحی خۆبەخشی لە ناو لاوانە بڵاو کاتەوە فراوان کاتەوە. زۆر باش. بابزانین ئەو پرۆژانە کاچنە ئەو چوارچێوەیە کام پرۆژانن چ بیرۆکەیەکن؟ هەڵبەتە ئەبێت خۆی لە چوارچێوەی چوار سێکتەرەکانی ڕوانگە خۆی بگرێتەوە کە ئەویش پەروەردە و لاوان و ژینگە و کەسانی لێ قەوماوە ئەبێت لەم چوار بوارە خۆی بگرێتەوە. هەر پرۆژەیەک بێت کە کوژمی لە 4 ملیۆن و 250,000 دینار زیاتر نەبێت ئەتوانن ئەو لاوانە ئەو گەنجانە بە شێوەی گروپ هەمووی گروپ دامەزرێنن هەر گروپێک لە 5 کەس نابێت کەمتر بێت کە پێکەوە ئەتوانن پرۆژەیەک بنووسن. ئەم پرۆژەیە
پێشکەشەکەن بە دەستگای ڕوانگە دەستگای ڕوانگەش کۆمەڵە با بڵێن جەجی هەیە یاخود بەخوڵی ئەوانی کە پرۆژەکان هەڵەسەنگێنن کە لە دەرەوەی ڕوانگەن کە پرۆژەکانش بە شێوەی کۆ دەچێتە پێشانی کەس ناناسێتەوە. ڕوانگە چۆن پێشگیری بیرۆکەکانەکەت؟ بیدایەت ئێمە بەڕێی لفلێت و بروشەر و ئەعلانکردین پرۆژەکە و ژمارەیەکی دیاریکرامان هەیە بۆ هەر کەسێک کە بێت زیاتر پرسیار بکات ئێمە هەڵبەتە یارمەتیانە دێن و ڕێنماییان دەینێ جگەلەوەی کە لە با بڵێن لە وبسایتی ڕوانگەشە لەوێش هەموو شتێک بە وردی باس کراوە. پێش ئەوەش ئێمە کۆڕ و سیمینارمان کردووە سەردانی چەند شوێنەکەن کە لاوان لی کۆ بێتەوە وەکو سیمینارێکیان بۆکەین وەکو سێشنێک یاخود دانیشتنێک شتیان بۆ شەرحەکەین بەم شێوانە ئەتوانین ئێمە پشگیری لە پرۆژەکان باشە. کاک سامان ئەوەی کە با بڵێن ئەو بیرۆکانی کە هەڵەبژێرن لە دوای ئەوە ڕوانگە چیان بۆ ئەکات؟ ئەوانی کە هەڵەبژێردرێن تەبان بۆ لە 2010 هەتاکو پار ڕوانگە 12 پرۆژی پشگیریە کرد. ئەم ساڵ 2022 پرۆژەکە لە کوردستانیەوە بۆ عراقی ئەم ساڵ هەموو عراق گرێتە خۆی تەنیا بەس کوردستان نییە پار و پێرار تەنیا بەس کوردستان یەکەم ساڵەکە عێراقیش دەگرێتەوە بالضبط پار و پێرار یعنی تەنها کوردستان نەبوو کوردستانمان هەبوو مووسڵشمان لەگەڵ بوو کەرکووک بوو ئەم ساڵ هەموو عێراقا پرۆژەکانش بۆتە 24 پرۆژە وەرەگرین ئەو 24 پرۆژەیە کە هەڵەبژێردرێن و کەسەکانی دیاری ئەوانی کە هەستان بە نووسینەوەی و لیدەرێکیان هەیە پەیوەندیان پێوە کرێت دێن دووبارە قسەیان لەگەڵاکەینەوە و پلانەکە تاوتوێ ئەەکەینەوە و بە شێوەی چەند با بڵێن چەند مەرحەلەیەک یاخود چەند جارێک ئەو بودجەیان پێ ئەدرێت پرۆژەکە ئەچن ئەوان تەنفیزەکەن طبعاً بە 24 ساعاتی ئێمە مۆنیتەری پرۆژەکەکەین ستافی خۆمان مۆنیتەری پرۆژەکەکە بۆی دڵنیان بین لە ئەنجامدانی پرۆژەکەیە زۆر گرنگە لەو پرۆژانی کە ئەوانە بۆیان دەرەچێت هیچ شێوە پارە و موچەیتیان نەوێت کەمە پرۆژەی خۆبەخشیە ئەوانی کە دێنی شەکەکەن ئەم کوژمی پارەیە ئەڕوا تەنها بۆ ئیشەکە بۆ کەسان ناڕوە. باشە ئێستا بۆ نمونە پرۆژەیەک لەبارەی لاوانەوە دێت پرۆژێک لەبارەی لێقەوماوانەوە دێت چەند کەس ئەتوانێت یەک پرۆژە هەڵەبژێرێت بۆ لاوان و یەک دانە لە ناوانی کە پێشکەشکراوە مەسەڵەن بۆ نمونە بۆ لێقەوماوەکان یا بۆی هەیە لە بواری لاوانە 3-4 پرۆژە هەڵبژێرێت خۆی ئەتوانێت چەند پرۆژەیە پێشکەشکە بەس هەڵبژاردنەکەی لەلایەن ئێوە پێشکەشکردنەکەی نە هەڵبژاردنەکەی ئێمە سیستەمی هەڵبژاردنەکەمان بە پۆینتاتەوە دێت یعنی سەراحەت کە دێت ئێمە زۆرە سیستەمی هەڵبژاردێکمان هەیە کە سکۆری ئەدرێتە دوایی بە دوای کە سکۆرەکان هەڵەبژێردرێن ئەمجا پرۆژەکان هەڵەبژێردرێن یعنی کەس ناناسی یەکسەر هەمووی کۆدا بە جۆرەی پرۆژەکان کامەی بەهێزە بۆی هەیە لەوانەیە 10 پرۆژە لە مووسڵ دەربچێت 12 تر لە شارانی عراق یعنی بۆی نازانین بۆ هەیە لە 6 لە لاوان بێت بۆ نمونە ئەوەی واتە مەبەستمەوەیە کە باڵانس کێشە نییە لێرەیە ئەگەر لە هی لێقەوماوان زیاتر بوو هەر قوبوڵی یەکەن لەوەی لاوان فەرق ناکات هیچ گرفت نییە مهم ئەوەیە پرۆژەکە زۆر بەهێز بێت لە ڕووی جۆری پرۆژەکە لە ڕووی کە ژمارێک بەلای ئێمە مهمە چەند کەس سوودمەند ئەمن ئەو سوودمەند بوون زۆر شتێکی گرنگە لێ ئێمە ینی پرۆژەیەک ئەگەر 100 کەس سوودمەند بێت و پرۆژەیەک 2000 سوودمەند بێت هەڵبەتە 2000ەکە لە پێشەوەیە جگە لەوەی ئەو پرۆژانی کە کەسانی پێداویستی تایبەتی تایە چ لە ناو پرۆژەکە بێت لە ناو خۆبەخشەکان بێت چه خزمەت بەوان بگەێنێ ئەوانە سکۆری زیاتر وەرەگرن پێشەکەون تەوا کاتە با بزانین مەرجەکان چین بۆی کە پرۆژەکان پێشکەش بکرێت مەرجەکان زۆر قورستین ئەبێت تەمەنیان لە بینی 18 تا 35 ساڵ بێ ئەبێ بە شێوەی گروپ تەقدیم بکەن تاکە کەس نابێ گروپیش نابێت لە 5 کەس کەمتر بێت 5 کەس بەرەو سەرەوە مشکلینی هەرچەندە زیاتر بێت ئەم 5 کەسا ئەبێت لیدەرێکیان بۆ خۆیان هەڵبژاردی بێت ئەو کەسا دێتە پێشەوە گروپ بۆ ئەم ساڵ وای لێ هات کە بەس تەنها گروپی پار ناتوانێت پێشکەشکە من مەبەستم ویسمە و پرسیارش بکەم ئەوانی کە پار و پێرار بەشداریان کردو ئەم ساڵتر بۆیان نییە ئەگەر بیرۆکەی جوانیشیان هەبێت ساڵانی پێشتر بەڵێ ساڵانی پێشتر بڵ تەنها پارساڵ نابێ
ئەوە ژوامان کردو بۆی زیاترین گروپ بەشدار بن و زیاترین گروپ سودمەند بن لەم پێشبڕکەیە بۆ ئەم ساڵ بەسی پار بەشداری ناکە بەڵام شتێک هەیە بۆ ئاسانکاری کەسێک لەناو ئەو گروپانی براوەکان ئەتوانێت بۆ خۆی گروپێک دروست بکە بە حسابەوەی کە خبری بۆ دروست بوو ئەتوانێت گروپێک دروست بکات و کەسانێت لە خۆی کۆ بکاتەوە پێشکەشکە بەڵام بە ناوی گروپێکی تر بێ هەمان ناو نابێ یەک کەس بۆ نمونە پار گروپی بۆ 5 کەسە ئەم ساڵێکیان لێ دەرەسێت گروپی تازە دروستەکە ناوێکی تازە دروستەکە ئەتوانی پێشکەش کاک سامان چۆن ئەگەر گەنجێک پرۆژەیەکی هەیە لەگەڵ کۆمەڵە گەنجێکی دیکە چۆن پوختەی بکات و بە ئێوەی بگەێنێت ئەو ڕێگەی کە ئەگاتە ڕوانگە چ سیستەماتیکەکە لە سەر وێبسایتی ڕوانگە فۆرمێکی تایبەت هەیە پێشتر ئەم فۆرمەیان بۆ یعنی زیاتر ڕوون کراوەتەوە بۆیە کە ئەم ئەچێتە سەر وێبسایت ڕوانگە فۆرمێکی تایبەت هەیە ناوە و ناوی گروپە و بیرۆخەکەیە و کوژبنکەیە و هەموو شتەکان سیستەما کە پێشکەشێکا یاخود ئەینوسێتەوە لەناو ئەو وێبسایتە ئێمەش ئەچێتە ناو داتابێزی ئێمە لە هەمان کاتە ژمارە تەلیفۆنیشمان داناوە ئەگەر کەسێک شتێک تێنەگا ئەتوانێت تەلیفۆن بکە بۆی تەوزیح حەکرێ بۆی بە هەڵەپڕی نەکاتەوە ئیتر کە هەمووی چۆنا ئەو سیستەمەوە ئەو سیستەما ئێمە دوایی چاپێکەین و ئەدێن بە باڵێن ئەو لجنەی تەحکیمەکەی کە هەڵیان بژێرێ باشە ئەمە بمانەوێت زیاتر ئەگەر خەڵک لەم بابەتانە بەشدار بێت ڕەنگە ئێستا بەو پێیکە لە هەرمی کوردستان کۆمەڵە خەڵکێکی دیکەش لە جگە لە کوردان دەژین بۆ نمونە کەسێکی ڕەگەزنامەی ئێرانی هەیە ڕەگەزنامەی سووریای هەیە گەنجانێکن لە کەمپەکانن ئەوان بیرۆکیان هەیە ئەوان نەتوانن بەشدار بن یا هەموو کەس ئەتوانێت بەشدار هەر کەسێک توانای خزمەتی خۆبەخشی هەبێت ئەتوانن بەشدار بن هیچ ستنایەکی تیانە بۆ هەمووان هەیە بەشدار بن لە هەر شوێنێک بن مهم ئەوەیە بتوانن شتێک پێشکەش بکەن بتوانن خۆیان بە شێوەی گروپ با بڵێن بڕخسێنن بوان هەیە پێشکەشکردن لە ڕووی فەنسکردنی ئەو بیرۆکەیە چەندێکە ئەو بڕێکە داتانەوە بۆ هەر پرۆژێک بۆ نمونە ڕەنگە پرۆژێ بۆ پرۆژێکی دیکە بڕەکەی زیاتر بێ ئایا بڕی زیاتر یاخود ئەو بڕێکە داتانەوە نەگۆڕە ئەو بڕێکەدامان ناوە وەکو سەقف وایە 4 ملیۆن و 250,000 دیناری عراقیە نابێ بە هیچ شێوێک لەمە زیاتر بێ بەڵام بۆی هەیە کەمتر بێ ینی پرۆژەمان هەیە مەسەرەن 4 ملیۆن هەیە 3 ملیۆنە پرۆژەت پێشکەشکای تەرە کەسە خۆی چۆن ئینوسێتەوە پرۆژەکە سربەستە بەڵام ناتوانێت لە 4 ملیۆن 250,000 زیاتر تێپەڕێنێ ینی آخر حەدی پارەکەەوە نیە باشە لە کاتی جێبەجێکردنی بیرۆکەکە و پرۆژەکە کارەکە ئەگەر بە مەیدانیە بێگومان هەر بە مەیدانیش هەبێت کە بە مەیدانی بێت وەکو ئێوە وەکو ڕوانگە چۆن لەگەڵیان هاوکارە بن یاخود هەر خودی گەنجەکان ئێوە هیچ پەیوەندیەکتان تر پێوانم تەواو هەتاوەنی ئەو بڕەپارەیان پێدەن و پرۆژەکان قبوڵەکەن پێشی دەستپێکردنی پرۆژەکە ئەمان ئێمە کۆبین و لەگەڵیان تیمەکانی ڕوانگە کۆبێت و لەگەڵیان تاوتوێی پلانەکە ئەکەن و میکانیزمی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئەکەن و بە شێوەیەکە کرێ و لە چ کاتێکا چی ئەەکەیت بەپێ ئەو گرێبەستێکیان لەگەڵ مۆرەکەین ئێماڵێن فلان ئەم شتانە ئەکرێت لەم کاتا ئەکرێت بۆیە دواتر کە ئەچێتە جێبەجێکردن تیمەکانی ئێمە بەپێ ئەو پلانی کە پێشکەش کراوە لەلایەن ئەو خۆبەخشانەوە سەردانیانەکەین تەلیفۆنیان بۆکەین کەسانی ترمان هەیە لە شارەکانی تر با بڵێن وەکو نوێنەر ڕوانگەیە ئەوانە چەند سەردانیانەکەن خۆیان دواتر ڕیپۆرتەکەم ڕسممان بۆگرن بۆمان نێرن بە هەموو شێوەیە گوامان لێ کردو کە شتەکان زۆر بە پوختی بەڕێوە بڕوا چەند ساڵ لە ڕابردوو کردمان زۆر بە شێوەی جوان ڕۆیشت و پرۆژەی زۆر ناوازی لێ دەرچوو بەڕاستی دەستەکانتان خۆش بێت سامان عەبدوڕەحمان بەڕێبەری پرۆگرامەکان لە دەستگای ڕوانگە میوانمان بوویت ڕوونکردنەوە دەسەر بیرۆکەی کاری خۆبەخشیدا کە ئەتوان گەنجان پرۆژەی لەسەر پێشکەش بکەن دەستان خۆش بێت بێگومان کە وەرزی گەرما ئەیتر دەست پێ ئەکات ئەگەر منداڵی بچووکمان هەبێت یاخود منداڵان لە تەمەنە جیاوازەکان یاخود دیاریکراو نەک هەموو تەمەنەکان بەڵام و تەمەنانی کە ناسکن بەرگری جستیان لاوازە لە گەرمایە تووشی کۆمەڵە نەخۆشیە بن هەرە باوترینی ئەو نەخۆشیانە و حاڵەتانە سکچوونە کاتوانین بڵین لە ماوەی ڕابردووە ئەم چەند ڕۆژەی کە پلەی گەرما بەرز بووە 100 مناڵ تووشی سکچوون بوونەوە ئەمە ئاماژە بۆ ئاکات کە پێویستە دایکان و باوکان ڕێنمایی تەواو وەربگرن سەبارەت بە پلەکانی گەرمە دەمانەوە ئێستا لەسەر ئەو بابەتە گفتوگۆ بکەین. قاوشەکانی نەخۆشخانی منداڵانە لە سلێمانی بەهۆی بەرزی پلەکانی گەرما منداڵێکی زۆر داخڵی نەخۆشخانەکە کراون و
هەندێکیان بۆ وەرگرتنی چارەسەری پێویست لە نەخۆشخانە ماونەتەوە. هەنی یەکێکە لەو منداڵانی کە تووشی سکچون و ڕشانەوە بووە. بە گوتی دایکی پاژەوەی باری تەندروستی تێک چووە بە پەلە گەیاندویەتە نەخۆشخانە. 3 شۆر بە ئازارەوە هەستا بە ئازارێکی تون ئازارێکی زۆری هەبوو ئیتە حەر بێ حەت ئازارەکەی ئیتە میژێنان بۆ خەستەخانە. وەڵا ئێستا بەردۆخی هیچ باش نییە، ئازارێکی تونگی هەیە، ئینتیهابێکی زۆری هەیە، 5 بەتەڵایان تێکردو. پزیشکان ڕێنمایی دایکان و باوکان دەکەن بۆ ئەم دۆخە منداڵ لە پلەی گەرمای بەرز بە دوور بگرن و نەچنە دەرەوە، ئاوی خواردنەوە باش بکۆڵێنن دواتر بخورێتەوە. ئەگەر منداڵێکیش تووشی سکچون و ڕشانەوە بوو نیشانەکانی سووک بوو لە ماڵەوە بە پێدانی شلەمەنی چارەسەر بکرێت. بەڵام ئەگەر سکچوونەکەی زۆر بوو بۆ ئەوەی تووشی وشک بوونەوە نەبێت بەپەلە بگەێنرێتە نەخۆشخانە. ڕۆژانە حاڵەتەکان لە بەرزبوونەوەیان لەوانەیە ڕۆژێ هەیە 10 حاڵەت زیاتر لە چاو ڕۆژانی پێشتر هەیە، حاڵەتەکان لەوانەیە 5 حاڵەت هەیە وەک ڕۆژی پێشتری، بەڵام ئەمانە بەردەوام لە بەرزبوونەوەیان. حاڵەتەکان بەشی زۆری لە سا هەفتای ئەو نەخۆشانی کە داخل نەخۆشخانە بن زیاتریش تاوان سکشون ڕوشانەوەن. سواز بخوا ئەگەر تەندروستیشیان ناڕێک بێت تا ئێستا حاڵەتیوان بۆ ناتوو کە زۆر ترسناک بێت یا خۆدەوە بێت، چونکە هۆشیارێکی باشیش هەم ڕاگانەکان توانیوانە هۆشیارێکی باش بڵاو کرێتەوە بۆی کە خەڵک ئاگادار بێت وشیار بێت بۆی کە حاڵەتەکان ڕویا زوو بێن بۆ نەخۆشخانە بۆی ئێمە بتوانین چارەسەریان بۆ بکەین بە دوور بن لە وشکبوونەوەی زۆر، بۆیە تا ئێستا حاڵەتی زۆر ترسناکمان بۆ نەهاتوەکەوە بێ بەشی هەر زۆریان دوای چارەسەر 1-2 ڕۆژ یاخود هەیە زیاتر ئەگەڕێنە ماڵەوە. حاڵەتێکی دیکە کە ئێستا لە منداڵان زیادی کردووە هەبوونی گەشکەیە کە پزیشکان بۆ ئەوەش ڕێنمایی ئەوە بە دایکان و باوکان دەدەن ئەگەر گەشکە لە منداڵەکانیان بدات و نیشانەکانیان لێ دەرکەوت وەکو زیادبوونی سپێنەی چاو و ڕەغبوونی لەش و کەفکردنی دەم ئەوە پێویستە بە زووی پزیشک بیبینێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. بۆی بزانین ئایا ئەمە حاڵەتەکان زیادی کردووە یاخودنا ئەو کارانە چین کە بتوانین ڕێگری بکەین لەوەی کە مناڵەکەمان تووشی سکچون و ڕشانەوە ببێت، هۆکارەکان چین، چارەسەرەکان چین، دەبێت پزیشکێکی پسپۆرمان لەگەڵ بێت بۆی کە لە پسپۆڕایەتی خۆیەوە وەڵامی و پرسیانەمان بدەوە. دکتۆر سۆران سابیر میوانی ئەمەیە و لەگەڵی دەستەکەین بە گفتوگۆکردن. بەخێر هاتی دکتۆر. سپاس دەکەم. پێش هەموو شتێک حاڵەتەکە زیادی کردووە یاخودنا؟ زۆر سپاس. بەڵێ حاڵەتەکانی سکسون و ڕشانەوە نزیکەی 2 هەفتە 3 هەفتە دەبێت زۆر زیادی کردووە. ئەوەش ساڵانە هەموو ساڵێک لە مانگەکانی بەهار و کۆتایی بەهار و سەرەتای هاوین زیاد دەکەن لە هەموو دنیا. هەوکردنی ڕیخۆڵە و گەدا بەهۆی ڤایرۆسی ڕۆتاوە ساڵانە ڕوودەدات. هەموو ساڵی ڕوویدایە، بەڵام ئێستا کە خۆشبەختانە بەهۆی ڤاکسینی ڕۆتا کە لە خشتەی نیشتیمانیدا هەیە و منداڵەکان لە ساڵ یەکەم تەمەنی وەردەگرن، ئێستا کەم بۆتەوە، بەڵام هەموو ساڵش سەرڕای ئەوەی کە کوتانیش وەردەگرن هەموو ساڵێ ئەو ڕێژەیە لە بەهار و هاویناندا زیاد دەکات سکسون و ڕشانەوە ناو منداڵان. باشە، ئەتوانین بڵین تەنیا هۆکاری سکشونی منداڵان لەم کاتەوە لەم وەرزەیە ڤایرۆسەکان و باکتریەکانی یاخود گۆڕینی چۆنەڵێ دۆخی ڕیخۆڵەکانە کە ئیتر دەرهاوشتەکە زۆر زیاترە بێت لە ڕۆژەکە بۆ چەند جارێک؟ خۆی سەرەتا زۆر گرینگە بزانین کە سکچون و ڕشانەوە دوو نیشانەی نەخۆشین. سکچون و ڕشانەوە نەخۆشیەکەن دوو نیشانەی نەخۆشیەکەن. زۆر هۆکارمان هەیە بۆ سکچون و ڕشانەوە. یەک لە هۆکارەکان بریتێ لە هەوکردن ئەگەنا خۆی ژەهراوی بوون بە خۆراک، هەستیاری بە هەندێک پرۆتین و مادەی ناوخۆراکی، هۆکاری تریشمان هەیە، بەڵام لە هەموو هۆکارەکان زیاتر بریتێ لە هەوکردنی ڕیخۆڵە و گەدا. لەناو هەوکردنەکانیش ئێمە بەکتریامان هەیە، ڤایرۆسمان هەیە، مشەخۆرەکانمان هەیە، یعنی لەناو هەوکردنەکانیش چەند زۆرێکمان هەیە. لەناو هەوکردنەکان لە هەمووی زیاتر ڤایرۆسە، لەناو ڤایرۆسەکانیش ڤایرۆسی ڕۆتا لە هەمووان زیاترە. بۆیە دەتوانین بڵێن زۆربەی زۆری ئەوەی لەو کاتەیدا ڕوودەدا لە مانجی 5 و 6 و 7 وانە بریتێ لە سەدانەوەتی بریتێ لە ڤایرۆس و زۆرینەی ڤایرۆسەکەش بریتێ لە ڕۆتا ڤایرۆس کە دەبێتە هۆی ئەوەی منداڵەکە نیشانەکانی سکچون و ڕشانەوە و تاو سکێشە ئەوانەی لێ بەدیار بکەوێت. گۆڕانی ئاوهەوا دەوری هەیە بەوەی ئەوەیەوە ئەمە دەزانین هەندێک لە ڤایرۆسەکان لە کەشوهەوای ساردا لە زستانە زیاتر ئاکتیف دەبن وەکو
ئینفلوێنزا و نەخۆشی سەرما ئەوانە بەڵام هەندێک ڤایرۆسیش هەیە لە کەشی گەرم و وشکدا زیاتر گەشەی دەکەن وەکو مەسەلەی ئەو ڤایرۆسی ڕۆتایە لە زیاتر لە کۆتایی بەهار و سەرەتای هاوین بە دەردەکەوێت. باشە وەک باست کرد دکتۆر خۆی سکچوون نیشانە بۆ ئەوەی کە هاوکردنێک هەیە ڤایرۆسەکەی کێشەیەەکە ئایا بۆ خودی سکچوون خۆی هیچ نیشانەیەک پێش ئەوە هەیە بۆ سکچوون و ڕشانەوە دایک و باوکتان هەستی بە بکەن یاخود نامنداڵەکە لە پڕتوشیە بێ زۆربەی حاڵەتەکان لە ناکاو ڕوودەداتن لە سکچوون و ڕشانەوە ئەو جۆرەی ڤایرۆسی لەوانێت سەرەتا منداڵەکە تۆزێک بێهێز و تاج کەمی دەبێتن زۆری حاڵەتەکان بەڕشانەوە دەست پێ دەکاتن پاش بابن ئەوەی کە منداڵەکە تۆزێک بێتاقەت و تاج کەمی هەیە و دەنووزێتەوە لەگەر ئەوە دەڕشێتەوە ڕۆژ یەکەم زۆربەی جار بەڕشانەوە دەست پێ دەکات دواتر دەبێتە هۆی ڕشانەوە کە بەرەبەرە کەم دەبێتەوە لەوانە یەک ڕۆژیان دوو ڕۆژ بخایانێ ئەو جە سکچوونەکە زیاد دەکات سکچوونەکە عادەتەن 3 ڕۆژ بۆ هەفتەیەک دەخایەنێتی ئەو منداڵانی کە شیری دایک ناخۆن شیری وشکە خۆن ئەکرێ بڵێن یەکێک لە هۆکارەکان بوونی یاخود نەگونجانی ئەو لاکتۆزێ لە هاوینا بۆ منداڵەکە یاخود پەیوەندی پێوەنی شتێکی زۆر گرنگت باسی بەڕاستی شیری دایک زۆر گرنگە ینی ئەمە هەموو جارێ دەڵێم وایە شیری دایک سوودی زۆرە فلانە پرۆتینی تێدا فلانە شتی تێدا بەڵام یەکێک لە شتە هەرە گرنگەکان ئەوەیە کە دایکان لەوانێ هەستی شپێنەکەن ئەوەیە لەو نەخۆشیانە دەیپارێزی ئەو منداڵانێک کە شیری دایک دەخۆن زۆر کەمتر تووشی نەخۆشەکانی سکسون و ڕشانەوە نەخۆشەکانی با بڵێن ڕێڕەوی هەناسە زۆرەها نەخۆشی کە لە منداڵیت کە زیاتر ئەوانە شیر قوتو دەخۆن لە شیری دایک کەمتر لەبەرچی لەبەرەوەی ئەو دایکە پێشترێت ئەو ڤایرۆسانەی وەرگرتێ مەناعەکە بەرگریەکە لە ڕێگەی شیرەوە دەگوازرێتەوە لە منداڵەکە واتە شیری دایک جگەلەوەی کە لە هەموو پێکاتەکانی باشترە لە شیری قوتی لە هەمان کاتە بەرگریش لە منداڵەکە دروست دەکاتن منداڵەکە بە تابەتی لە ساڵ یەکەم و دووەمی تەمەنی زۆر کەمتر تووشی سکسون و ڕشانەوە دەبێت بەمەش کەمتر تووشی داخلبوونەوە نەخۆشخانە و مەترسی کەمتر دەبێت لە سەری لۆ زۆر گرنگە دایکان بگەڕێنەوە سەر شیری دایک بەداخۆ ئێستاکە زۆربەی دایکان شیری قوتو دەدەن بە منداڵەکان ئەگەر هەرچەندە هیچ داتایش فەرمیمانێ بەڵام زۆر ڕێژەکە لەوەی زیاترە نیوەی زیاتری لەسەر شیری قوتونە ئەمە ژوای کردووەکەوە منداڵەکان زیاتر تووشی ئەو نەخۆشیانە بن بە تابەتی سکسون و ڕشانەوە واروە نەخۆشەکان ڕێڕەوی هەناسە باشە دکتۆر شتێکی دیکە هەیە ئەویش ئەم کەشە گەرمایە هەندێک وشە هەیە ئەوترێت ئەڵێن ئەمە گەرما بردوێتی گەرما لە یاوە گەڕە لە یاوە بە بۆن کەوتووە ئەو سکچۆنە ئەهی ئەوەیە ئەتوانین ئەمانە بکەینە هۆکار خۆی زۆربەی زۆری و حاڵەتانێت لە منداڵی گچکە ڕوودەدە منداڵی بچووکتر لە ساڵێک بەخۆی ڤایرۆسە ئەوی باسمان کرد لە منداڵی بچووک زیاترە ساڵ یەکەم و دووەمی تەمەنی هەتا 3 ساڵیش بە زۆربەی لەو 3 ساڵ یەکەم تەمەن ڕوودا بەڵام خۆربردن لە منداڵی گەورەتر ڕوودەدا عادەتەن زۆر دەگمەنە منداڵێکی بچووکی ساوە خۆربی بە چکە هەموو منداڵەکان لە ژوورەوەنە کەم جارجار جێمان لە دێ منداڵێک لە ناو سیارە بە جێمان منداڵێک لە شوێنێکی وا گەرم تووشی خۆربردن بووبی ئەو حاڵەتی باز دەکەی کەمە زۆر نییە لە هاوینان ڕوودەدا بەڵام لە منداڵی گەورەتر لەو منداڵانێک کە با بڵێن 5 ساڵ و 6 ساڵ وەتا منداڵ بالغ کاتێک دەستە بەرخۆر منداڵ لەبەرەوەی زۆر ناتوانین گرنگی بە خۆ بدا و زوو پشوو بدا بێتن ئاوەک بخواتن تووشی خۆربردن دەبێت بەڵێ هەیە ئەو حاڵەتانە بەڵام ئەو حاڵەتانێک کە ئێستا باوە لە نەخۆشخانەنە زۆربەی زۆری ڤایرۆسە کەمتر خۆربردنە بەڵام خۆربردنیش لە هاوینان ڕوودەدا و بینیمانە و مەترسیش دروستەکە بەڕاستی ئەگەر هاتوو چاودێری منداڵەکانیان نەکەن و منداڵەکان زوو پشوو نەدەن ئاویان پێ نەدرێ لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە کاتێکی زۆر لەبەر خۆر بێ بەڵێ خۆردەی با و تووشی هیلاکت دەبێت باش دکتۆر دەوترێت کە هەر لە زانێت ستی پزیشکیش ئەوە هەیە سکچوونی منداڵان خۆی بۆ خۆی چاگە بێتەوە ئەگەر ماوەکەی کەم بێت لە ڕەنگە لە ڕۆژێکا 1-2 جار شل بێت بەڵام چاگ ئەبێتەوە لە چ حاڵەتە کاتوانین ناوی بنین سکچوون لە چەند جار زیاتر ئەگەر ئەو منداڵە دانیشت ئەوە ناوی ئەنین سکچوون بەڵێ خۆی سکچوون وەکو باسمان کرد هۆکاری زۆرە و زۆریشی زۆرە لێ زۆر گرنگە دایکان ئەوە بزان کە کامێ سکچوونە کامە سکچوونیە چکە زۆر جار بێەوەی پێویست بکە منداڵەکە ئیلاجی درایتێ چارەسەری درایتێ لەلاەن هەندێک کەسانی ناشارەزا و ناپسپۆڕوانە دەبینی منداڵەکە بۆ نمونە منداڵی یەک مانجی ئەگەر شیری دایک بخوا هەتا چەند جار شیری بخوا بۆ نمونە 10 جار شیری دەداتێ دایکەکە 10 جاریشی دەربچێ ئاساییە لە تەمەنی یەک مانجی دوو مانجی ئەوە زۆر ئاسایە بەڵام لە منداڵێکی 1 ساڵی 10 سکتەرچوون سکچوونە لێ بە شێوەیەکی گشتی منداڵ هەتا 5 جاریشی دەربچێت لە ساڵی یەکەمی تەمەنین
ئاساییە بەڵام لەوە زیاتر بێ وە نیشانەی لەگەڵ بێ بۆ نمونە تای لەگەڵ بێ یان پیسایەکەی ئەوە بی ینی بۆنێکی بۆگەنی هەبێ یان خوێنی لەگەڵ بێ یان ببینی ئیلتیابی لەگەڵە یان ڕشانەوەی هەبێ واتە ئەگەر نیشانەیەش تری لەگەڵ بێ یان ژمارەکەی لە 5 زیاتر بێ ئەو بە سوکچون دادنێ بەڵام عادەتەن لە 5 کەمتر بێ ئەو بە سوکچون دادنێ بە تایبەتی لە منداڵی خوار شەشمانجی زۆربەی جار منداڵ لە 5,000 زیاتر پیسایی دەکاتن و ئاساییە. باش دکتۆر شتێکی دیکە هەیە دایکان ئەوەی کە لە ماڵەوە دووسێ منداڵی تری بەخێو کردووە ئەڵێت زۆر ئاساییە بە کەسی تر ئامۆژگاریەکات ئاوی ڕازیانەی بدەرێ یاخود بۆ نمونە ئەو مای غەریبەکانی کە پێڵەن پێشترشە بۆ ئێستا جۆری دیکە هەیە لە بازاڕە بیدەرێ بە منداڵەکە چاگە بێت واتە یەک دوو ڕۆژێک سەبرەگرن لە ماڵەوە بەم گژوگیا کوردەواریانە مناڵەکە ئەیانوێت چارەسەر بکەن ئەمە تا چەندە دروستە خۆی ئەوەی مترسیلۆسە منداڵ دروستەکە ئەوەیە مەسەلەکەی ئەوەیە کە بابلەن منداڵەکە پێویستی بە نەخۆشخانە و پێویستی بە چارەسەریە ئیهمال دەکرێت پشتگوێ دەخرێت تا درەنگ دەبێ ناهینە نەخۆشخانە ئەو کات لەوانەیە لە دەست دەربچێ ئێمە هەموو دەڵێن وەکو پزیشک دەڵێنە دایکان ئەگەر حاڵەتەکە سووک بوو تەنها لە ماڵەوە چارەسەری بکە بەبێ ئەوەی هیچ شتێکی جیایی یان هیچ دەرمانێکیان هیچ فلازیل و میثپریم و ئەنتیبیاتیکە و شتانی بدێت تەنها شلەمەنیەکان زیاد بکرێ حاڵەتەکە گە سووک بوو شلەمەنیەکانی زیاتر بدرێتێ شیری زیاتر بدرێتێ و دەرمانی تای بدرێت ئەگە تای هەبوو و لە ماڵەوە بێنێت ئەگە حاڵەتەکە سووک بوو بەخۆی چاک دەبێت وەکو باسمان کرد سەرەتا ڕشانەوەکە ڕادەوەسێت دوایە سکچونەکە دێ ئەویش 3 ڕۆژە تا هەفتەیەک دوایە نامینێ ئەگە حاڵەتەکە سووک بوو پێویست بە هیچ دەرمانێک ناکات جگە لە ئەوەی کە دەرمانی تای دەدەیە تاکەی کەم دەکەوێت ئەوی تریش دەتوانانی گیراوی ORSیش بدێ ژینا و مغەزی پێ دەڵێن ئەگەر ناپێویست بە هیچ دەرمانێک و هیچ شتێکتر نیە مەی بە هیچ لایەک بەڵام کە زانیت منداڵەکەت حاڵەتەکەی مامناوەندە یان توندە یان پێویستی بەوەی هەیە کە کەسێک ببینی ئەو کەسە باشترین ئەوەیە کە بیبێنە خۆشخانە کە کەسێک پسپۆر شارەزا ببینێ نەک بیبێ لای بۆمبڕێک لای یادێش شعبی لای کەسێک کە شارەزایی نییە لەوانەیە کۆمەڵک دەرمانی دەداتێ کە حاڵەتەکەی خراپتر دەکات بۆ نمونە زۆر جار فلازیل بەکاردێن و فلازیل لە سەدادەی منداڵانی کە تووشی سکچون دەبن لەوانەیە ئیسفادە لێ بکەن چونکە باسمان کرد هۆکاری سکچون زۆرە یەک لەو هۆکارانە مشەخۆرەکانن کە کەمترە لە سەدادا لەوانەیە ئیسفادە لەو فلازی لێ بکەم بەڵام سەدا نۆهەتی ئیسفادە لێ ناکە زۆر جاریش فلازەکە هەر بەخۆی دەبێتەوە هۆی ڕشانەوە کەواتە توو شتەکت کرد کەوا زیان بە منداڵەکە دەگەنێ لە خۆتەوە نابێ چارەسەری منداڵ بکەین ئەگەر سووک بوو لە ماڵەوە ئەگەر توندیش بوو پێویستە بێخن دکتۆر یەک پرسیارم هەیە زۆر بە خێرایی وەڵامم بیتەوە تا چەندە دروستە دایکان و باوکان ئاگاداری ئەوە بن ئاوی کوڵاو کوڵێن رابێت دوای ساردکرابێت و بدرێت بە منداڵەکە لە بریۆی کە ئاوی چۆنەڵە کانزایی بەکاربهێنێت یا ئاوی ماڵەوە لە حاڵەتی خۆی زۆر گرنگە منداڵ لە خوار 1 ساڵی کاتێک شیری بۆ دەگریەوە کاتێک ئاوی دەدەیە بە ئاوەکە کوڵابی ساردکرابیتەوە چونکە زۆر جار لە ڕێگە و ئەوە ڤایرۆسەکان و میکرۆبەکان و شەخۆرەکان دەگوازرێتەوە لە زۆر گرینگە ئاوی کوڵای بەکاربێت بۆ گرتنەوەی شیر بۆ ئامادەکردنی خواردنەکان و پاک و خاوێنی بە شێوەیەکی گشتی زۆر گرینگە دەستەکان زوو بشورێن چونکە ئەو ڤایرۆسە لە کەسێک بۆ کەسێکتر زۆر بە خێرایی دەگوازرێتەوە لە هەموو شتەکان گرنگتر پاک و خاوێنیە باشە زۆر سپاس دەکەین دکتۆر سۆران سابیر پسپۆڕی نەخۆشەکانی منداڵ ئەم بەیانیە لەگەڵ ماوەی زۆر سپاس بەێوەش دەستان خۆش گرانی باری دارایی لە تورکیا خۆشەویستیشی کاڵتر کردوتەوە بۆ چونکە پێدانی گۆڵ یاخودکڕینی گۆڵ یەکێکە لەو کارە ئەتوانین بڵین ئاسان و ساکارانەی کە ئەتوانی خۆشەویستی پێدەر ببڕی بەڵام گرانی لە بازاڕەکانی تورکیا بۆتە هۆی ئەوەی کە بەتایبەتی لە بازاڕی گۆڵ بۆتەوەی هۆی ئەوەی کە خەڵک نەتوانێت گۆڵ بۆ خۆشەویستەکەی بکرێت بۆیە دەڵێن خۆشەویستی کاڵبێتەوە. بەهۆی قەیرانی ئابووری کڕین و فرۆشتنی گۆڵ بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. خەڵک برسین و تەنیا بیریان لای سکیانە وەکو پێشتر کەس ناتوانێت گوڵ بکرێت تەنانەت دڵدارەکانیش توانای کڕینی چڵێک گوڵیان نییە. ئەم گوڵفرۆشە دەڵێ بە ڕێژەی 200 گوڵ گران بووە و بەشێکی زۆری گوڵەکان بەدەستی دوکاندارەکانەوە دەمێنێتەوە و ناچار فڕی دەدەن. Son zamanlarda ekonomiden dolayı çiçek alım gücü düştü tabii biraz.
Di demên Dawîdê ji ber qeyrana aborî, kirîn û firotina gul û çîçekan jî gelek daketiye. Lêbelê demakî diçin dawetekî, diçin pêşangehekî neçarî welatî tên dikirin. Idî wek berên nîne ku di her gavê de çîçek pêkirîn. Li ser nirxê gul û çîçekên ku em difroşin, di nava sê mehan de ji sedî dusût zem hate kirin. Elbet ev yek jî bandorekî neyînî li ser bazara me dike. Ji ber ku welatî idî pereyê ku didin çîçekan bêçîneyî dibîne. Helbet gelek caran em van çîçekan nikarin bifroşin û di destê me de dirizin. Ev jî ji bo me ziredekî din e. لە کۆنەوە تا ئێستا بەخشین بووەتە بەشێک لە ژیانی مرۆڤ و ئەمەش سروشتی کۆمەڵایەتی تاکەکان نیشان دەدات لەبەرەوەی گوڵەکان ناسک و پاکن تێدانی وەکو دیاری دەتوانێت هەست و سۆزی مرۆڤ نیشان بدات. ئێستاش گوڵ ئەوەندە گران بووە تەنها دەوڵەمەندەکان دەتوانن بیکڕن و هەندێک کەس وەکو پێشتر بیر لە پێشکەشکردنی گوڵ بە کەسی بەرامبەر ناکاتەوە. İnsanlar çiçekleri ne için götürüyor? Ev gul û çîçek ji bo çi tên kirin? Ji bo hezkiriyan, ji bo pîrozbahiya rojbûnan, bo sersalên rojên taybet tên kirin. Herwiha ji bo her derê çîçek tên kirin. Lêbelê êdî gul û çîçek gelek biha bûnin, ji ber wê çendî kes berê xwe nade çîçekan û kes ji bo kesî çîçekekê nabin. Berê qewata her kesî têra dikir ku çîçekekî bikire bibe mala xwe, lê niha êdî tenê kesên ku dewlemend tên dikirin. Berê di rojên taybet de karê me gelek xweş bû. Lê êdî di rojên taybet de kes nayê gul nakire. بۆ دەربڕینی خۆشەویستی نێوان دوو کەس وەکو دیاری و بەخشین گوڵی سروشتی نەریتێکی کۆنە لە تورکیا. جوانی و ناسکی گوڵی سروشتی ئەوەیە مرۆڤ دڵخۆش دەکات. بەشێک لە پسپۆڕانی دەروونناسی پێیان وایە پێدانی گوڵی سروشتی هەستی ژیانەوە و ئارامی دروست دەکات بۆ مرۆڤ. بەڵام ئێستا تەنها دەوڵەمەندەکان دەتوانن بژین و ئارام بن. ئەفسانە شام محەممەدی، کوردستان 24 ئانکارا. بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوچەی سووری دیاربەکر هەستاوە بە ئەنجامدانی کردنەوەی پێشەنگا بۆ قوتابیان کە لە ناو پێشەنگاگە بتوانن ئەو کارە هوەریانە بە تایبەتی کارە دەستیەکانی خۆیان لەوێ نمایش بکەن. جا پێشەنگاکە چەند بەشێک لە خۆ ئەگرێت یاخود چەند چالاکیەک لە خۆ ئەگرێت، چالاکی هوەریەکان و ئەو چالاکیانەی کە کەسەکان ئەنجامیان داوە و کاری دەستی لەم بابەتە و راپۆرتە دەبین. Navenda perwerdehiya gel a Sûra Diyarbekirê di hewşa Qesra İskender Paşa de berhemên xwe bi çalakiyeke rengîn danasîn. Berhemên ku wek pêşangeheke hatin pêşandan hewşa Qesra İskender Paşa xemilandin û keda salekê pêşkêşî xelkê hat kirin. Di pêşangehê de ji gelek beşên çandî û hunerî ku ji muzîkê heta pandomîmê ji karê destan heta wênesaziyê berhemên cawaz bala beşdaran kêşandin. Gerînendeyê navenda perwerdehiya Sûrê Weysî Salikyus amaje kir ku ew kêfxweşin karîne berhemên xwe pêşkêşî xelkê bikin. Me ji sporê, ji resîmê, ji muzîkê, ji fotograf qursiya, ji em dibêjin weke gob têla fîgura em çê dikin bû wana bi tebeq û boyaxkirinê gojer em dibên çînî û hê pir zêdetir golayê hişê min me van tişta em li ba xelkê xwe meqûrs da. Me pirî tişta dikir bi rastî xelkê me nedidî îro me wî tiştî xwe nîşanê xelk jî da got em van tişta em dikin xelk jî me wan dawet kir bi çavê xwe van qursê me van tiştê me dî. Piraniya xwendekarên ku di fêrgehên navenda perwerdehiya gela Sûra Diyarbekirê perwerdehiya beşên cuda dibînin jinin û bi berhemên ku amade dikin dikarin piştgiriyê bo debara mala xwe jî bidin. Xwendekar dibêjin hêstek xweş e ku mirov bikare di warê çandî û hunerî de hilberînê bike. Ez bû 4 salê derim Qursê Baxivarê me tablo çêkir û van salkî em van eşya me çêkir me hanî sergiyê feydayê pir e yanî mesela em derin em ji xwe çê dikin em destek didin mala xwe em difroşin yanî sipariş verese em difroşin. Pandomim hunerek mirov bêdeng dike xeber nade hani bêdeng xeber dike îro em ê vê tiştê em ê nîşanê xelkê Sûrê bike pandomîm sanat ev halk zêde pandomîmê nabîne
ئەم دوخوازن نیشانە وا بکەین چالی چاپلین هەیە ئەس هەنی فیلماوێ تەماشێت کرد وەردە ئەس مدخواز شتێ وەڵۆ بکەین Di navenda perwerdehiya gela Sura Diyarbekirê de 5520 xwendekar perwerdehiyê dibînin û di nava salekê de di beşên çandî û hunerî de 600 qurs hatine dayîn. Rêveberên navenda perwerdehiya gela Sûrê didin zanîn ku ji 7 salî heta 7 salî herkes dikare serî li navendê bide. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbekir. لە سنتەری شاری مووسڵ بە تایبەتی لای ڕاستی مووسڵ کە پێی ئەوترێت مووسڵی کۆن خۆی بۆ خۆی پێوترێت مووسڵی کۆن چونکە زۆر شوێنەواری کۆنیتە بە تایبەتی بازارێکی تێدایە قەیسەریەکە کە باڵێن دوکان و قەیسەریەکی زۆر کۆنن مێژوویەکی زۆر کۆنیان هەیە جا لە هەمووی گرنگتر لەو قەیسەریە بازارێک هەیە یاخود قەیسەری ئاسنگەران هەیە بۆ پێی ئەڵێن زۆر گرنگە چونکە ئەوە هی سەردەمی ئاشووریەکان بووە هەر لە ناو ئەو ئاسنگەرانە و لەناو ئەو قەیسەریە چەک وە شمشێر دروست کراوە بۆ سەردەمی ئەو ئیمپراتۆرێتە با پێکەوە ئەو بابەتە قەیسەریەک بەرتەنگ و بچووکە لێ خوددان مێژوویەک دێرین و کەڤنارە بەرهەمێوێ سەردەمێ شەڕێن مەزن پێ هاتیەکردن هەتا نەهاژی ئەف بازار و دوکانێن بچووکمانە و ئاسنگەری تێدا تێدەکردن هەرێکیش ئاسنگەران مژوولی دروستکردنە تشتێکیە أنا صار تقريبا 40 سنة بهذا الشغل الحمد لله وشوية سوق بعد إن شاء الله ئەفدەما نزیکی 40 ساڵانە ئەس لەوێدا کار دەکەم نەها باشە هێدی دووبارە ژیان وەدگەرە vê بازارێ ئەف کارێن هون نەها دەبینن هەموو بدەست هاتنە دروستکردن مینە تەوەر و داس و مەریێلژی هەر ئامریکا کەڤنار بەری نەها کار گەلێکی باش بوو حتا خەڵک ji کوردستانی دهاتن دکڕین و مەژی هینێک پێدوی جوان دکڕین مە بە هەف دگوهارت كردستان كان قبل يشتغلون يجون ياخذون من عندنا ويجون يودون ويجون احنا ناخذ من عندهم نتبادل بيناتنا بالبضائع ئاسنگەر مژوولی کاری خۆنە و بەشێکی مەزن لە ژیانە خۆ دناڤڤان قەیسەریان بچووکدا بۆراندینە و حەلاندن و قوتان و بڕینە ئاسنی بووینە هەواڵ دگەل ژیانەوانە ڕۆژانەدا چەندین جۆرێن ئامیرێن کۆلانێ و چاندنیە و جۆرێن ساتۆر و کێران بدەستی دروست دکەن كون ونار هذا نعمل الشيء من الصفر أو من نجيب المواد عادية کارێمە هەموو بە کۆڕ و ئاگریە ئەمژە چندە گەلێک کەلوپەلن کۆڵە و چاندنیە و پێتڤێندی بۆ ئاسنی و کارێن دەست دروست دەکەین کو خەڵک مفاژێ ببینیت لەوە بازارن مە بناودارن بە بازارن مەزن ژلایەکێ دیڤە ئەف بازارێک کلتوری و فلکلۆری و کەڤنار و دێرینە هەتا گەلێک هەوڵاتی بۆ دیت ناوان جۆران کەلوپەلە سەردانە قەیسەریامە دکەن هەر دەمێ ئێک سەردانەمە دکات هەز بە مێژووە کەڤن و دیرۆکی دکات ئەف قەیسەری دکەفتە ناوا بازارێن مووسەلا کەڤندەل مەیدان لە گۆرجێ دەران مێژووە هەبوو ناوێ ڤەدگەڕێتە سەردەمێ ئیمپێراتۆریەتە ئاشوریا کول سەروی دەمی شیر و مەرتاڵ و پێتڤێن شەڕیت هاتنە دروستکردن تانهاژی ئەف بازارمایە وەکو هیما و کەلتور و ناسنامە فلکلۆریە باژێری و سەروی دەمیژیدا ئامیرە و کەلوپەلێم دەستی لێت هێنا دروستکردن دەرما بەعدری کوردستان 24 مۆسڵ لە مووسڵەوە بە بڕۆینە ڕانیە لەوێ باسی دەستە هونەرمەندانەکەی گەنجێکتان بۆ بکەم لە ڕانیە کە ناوی یاسینە یاسین خۆی زانستە ئیسلامەکانی تەواو کردووە بەڵام لەگەڵ ئەوە خولایەکی دیکەی هەیە ئەویش کێشانی وێنەی سێڕەهەندیە یاسین ئەتوانین بڵێ وێنەکانی ناو خەڵک ناسراوە چونکە وێنەی جوان و بەرجەستە دروستەکات و لە واقعەوە نزیکە ئەم گەنجە کارەکانی خۆی بە خۆبەخشی ئەکات و زۆرێک لە خەڵکیش باسم کرد کارەکانی ئەناسن و شارەزای کارەکانی ئێمەش لێرە هونەری ئەو گەنجەتان بۆ دەخێنەوە بە فڵچە بۆیە لێکێک لە پارکەکانی ناوبازاری ڕانیە دەیەوێ وێنەیەکی سێڕەهەندی دروست بکات
هێشتا کارەکە تەواو نەبووە ڕێبوارانی ناوپارکەکە سەرنجی دەدەن چونکە تایبەتمەندی وێنەی سێڕەهەندی ئەوەیە وێنەکەت وەک واقع دێنێتە پێش چاو. یاسین ئەگەرچی خوێندنی لە زانستە ئیسلامیەکان تەواو کردووە بەڵام چەند ساڵێکە کارەکانی جێگای سەرنجن بە دروستکردنی وێنەی سێدووری لە شوێنە گشتیەکان. وی هەموو کەسێک حەز و خولیایەک لانێم لە زۆر شدا لاواز بم بەڵام لە شتێک کەدا توانی هەموو کەسێک بە هەرێکی خۆی تا دۆزێتەوە ینی هەر ئەوەندە بۆ ئینسان بە هەرەکەی خۆی دۆزیۆ بزانێت لە چێ بە وارێکدا باشە. ئیشەکە ئێمەش ئەوەی کە کردم بۆ خۆم ئەوەی من خۆڕسکیە چی شەریعەم تەواو کردە بۆ خۆم ئیشەکە خۆڕسکیە سەرتا ئیشی تەقلیدی دەکەی هەموو ئیشێک سەرتا بە تەقلیدی و بەلا سایکردنەوە تا ئەو کاتەی خۆ دەدۆزیە و ئەنجا داهێنان کێداکە بە داهێنانی خۆت دەتوانانی بوار بە ئیشەکەی خۆ دەیدەنا هەر بە تەقلیدی بڕۆی ئیشەکە سەرکەوتو نابێت دەبێ وا بکەی داهێنانێک فکرەی نوێ بۆی کە خەڵک زیاتر وەڕز نەبێ بێزار نەبێت لەو ئیشە دووبارەی یەکەن. پێشترم وێنە کێشە چەندان کاری دیکەی وێنە کێشانی سێدووری کردووە. کارەکان ئاسان نین. پێشتر کۆمەڵەیەک ئامادەکاریان دەوێ. بە تایبەت ئەگەر وێنەکە لە شوێنێکی گشتی بێ پێشتر ڕەزامەندی شارەوانی دەوێ. لە پشت کارە هونەریەکانەوە زۆر جار یاسین ویستویەتی پەیامێک بگەێنێ. ئیشەکانمان زۆربەی دەربارەی ئێمە لە شاری ڕانینە دەواازێ ڕاپەڕینە ئیشەکانمان سەبارەت بە ڕاپەڕینە ئیشی پەروەردەیمان کردووە ئیشی پامی کەمان کردو بۆ پرۆژەیەکمان کرد کۆمەڵی ئیشی سێڕەهەندی بوو لە پارکی دەواازەکەمان پرۆژەی هیوا بۆ نەیشەکەمان دەکرد وێنێجگەرەیەکماندانا بوو سێبەرەکەیمان کرد بە فچەیدان بۆی کە تۆ لە کابرا لە زگەرە دوورکێتەوە ڕۆکەی کە ببینێت یعنی شتێک پەیام بەخشەکە ببینێت. پێشتر یاسین لەگەڵ گروپێک کاری کردو چەند کەسێک بوون. ئێستا خۆی بە تەنیا ماوەتەوە هەموو کارەکانیشی لەسەر ئەچی خۆیەتی. خۆشەویستی بۆ هونەری وێنەکێشان یاسینی لەسەر هونەرەکەی هێشتۆتەوە. کە تۆیشێکی سریدی دەکە لەسەر ڕێگایە خو لەسەر دیوارێک بەردەوام وەکو پێشانگایەکی کراوە دەبێت تۆ پێشانگایەک نییە بۆ 2 ڕۆژ 3 ڕۆژ هەفتەیەک بێ و تاودا بخرێ بەڵام ئەویشی سریدیەوەی کە دەکرێتە سەر شەقا وەکو پێشانگایەکی کراوە دەمێنێتەوە. ئێمە سەرتاوەکو گروپێک بووین دەستمان پێکرد بەڵام کە هەست کەسەوە پێی مەجای خۆی گروپەکە تقریبان هەڵوەشایەوە ئێمە زیاتر لەگەڵ عەبدوڵای برام ئەو ئیشانەمان دەکرد. من بۆ خۆم خوێندکاری شەریعە بووم شەریعەم تاوا کردو 2016 بە کالیۆرەسی سلێمانی بەڵام لەگەڵ ئەوەشدا بواری هونەری هەم نووسین بێ و وێنەکێشان بێ ئەوەی کە ئەو بەهرێکە ویستومە تێمدا بە شتێکم لە خۆمدا دۆزیومەتەوە ویستومە جێبەجێکەم جاچی ئەوەی کە وەرکەی لەسەر شانی خۆم بێ ئەو ئیشانی کە بوون نەکراوە هەمووی نزیکەی تا ئێستا 30 ئیشمان کردووە. وێنەی سێدووری یان سریدی یانیش 3 دایمێنشن واتە سێدووری یان سێڕەهەندی. ئەم سێدووریە یان ڕەهەندە پێک هاتووە لە تەوەرەکانی درێژی و بەرزی و پانی کە هەر یەکێکیان دووری یان لایەکی شتێک دەردەخەن. بە بینینی هەر سێدووریەکە کارکتەرەکە یان مادەکە دەبێتە شتێکی بەرجەستەکرا و وێنەکە واقعی و جوانتر دێتە پێش چاو بە جۆرێک هەندێک جار بینەر وا دەزانێ وێنەکە ڕاستیە. ئاراسەمی کوردستان 24 ڕانیە. لە ڕێی بابەتەکانی کوردستان 24ەوە وەرن با سەفەرێکتان پێ بکەم بۆ پایتەختی قازەکان. پایتەختی قازەکان کوێیە؟ گوندێک هەیە لە سنووری شارەدەی عەربەت. لەوێ بە درێژایی مێژوو خەڵکەکەی قازی بەخێو کردووە. ماڵ نییە کە قازی نەبوو بێت و نەیبێت و ژمارەی زۆری قازەکان وای کردووە کە بەوێ بوترێت پایتەختی قازەکان. چه هۆکارێک بۆتە هۆی ئەوەی کە خەڵک قاز بەخێوکە؟ سازگاری کەش و هەواکەی ئەو شوێنە ئەو گوندە وا ئەکات کە خەڵک بتوانێت قاز بەخێوکات. جاوەرم با بچین ئەو گوندە ببین. گوندەکە ئاوێکی سازگاری هەیە. کەم ماڵ هەیە بیری لە بەخێوکردنی قاز نەکرد بێتەوە و ژمارەیەکی نەبوو بێت. هەر کات ئاژەڵەکانی ببات بۆ دەشت و دەر ئەوە قازەکانیشی لەگەڵ دەبێت. قازەکان دوای ئەوەی تێرگژگیا دەخۆن لەگەڵ ئاژەڵەکان ئەو کات خۆیان دەگەێنە نێو ئاو. مام حسێن بەڕەچەڵێک خەڵکی گەرمیانە
بەڵام ساڵانێکی زۆرە لە گوندی بێستان سوور گیرساوەتەوە. سازگاری ئاوی گوندەکەوای کردووە هەرگیز بیر لەوە نەکاتەوە دەستبەرداری قاز بێت. ئەوەڵەوە دەستەکە بە هێلکەکردن ئەمە هێلکەکەی بۆ خڕەکەی هەیە دەکە هەیە دوانزەکە هەیە شەشەکە ئەمەی تر شتێکی باشی خەنە ژێر وەکو بەڵم وەکو پوش ئەمانە بۆی داعانێن و تقریبان مانگێکی پێ ئەچێت ئیتر چوا کەسی سوادەی لێگا خۆشمان دوو میوانی شتێ لێ خوا خۆشمان لێ خۆی نوتر ئاوا بەشی خۆی سوادێ هەیە و گۆشتێکی خۆشی هەیە و بێسانسوور بە ناوبانگە بۆ قازوو. بەخێوکردنی قازا و شێوەی تەواوی پەلەوەرەکانی تر شارەزایی دەوێت. گەنج و بەتەمەن ئەوانی حەزیان بە بەخێوکردنی هەیە پرس و ڕا بە ئەحمەد دەکەن چونکە هێندە شارەزایە دەزانێت کەی قازەکە دەکەوێت هێلکە و کەی کڕ دەکەوێت. ئەو خۆی 4 قازی مێ و نێرێک و 24 بەچکەی هەیە. دەڵێ بێ بەخێوکردنی قاز ناتوانم بژیم و حەزم پێیەتی. من هەر لە مناڵیوە چونکم خولیان بەخێوکردنی قاز بۆ زۆر شارەزام لەو بارە هەنێ خەڵکەیە کە پرسوڕا بەم نەکەن ئەڵێن لە چ کاتێکا جووتەوەیە چ قازێت چاکە بۆ سندن چ نەوعێکی باشە چ نەوعێکی باشە کە بۆ نانۆ بەچکە زۆر ئەکا ساڵی باش هەیە زۆریشم هەیە و تێتە بەرهەمیش بدارەوێت و ساڵێکی تر ئەڵێن بەخێوی ناکەم بەس لە کاتی خاص بەخێوکردنا ئیدارەم نیە و هەر حەزەکەم بەخێویکەم. سازگاری ئاوی گوندەکەوای کردووە گۆشتی قازەکان بە تام و چێژ بن بۆیە گوندەکە ناو و ناوبانگی لە بەخێوکردنی قازدا هەیە. ساڵانە بەدەیان هاوڵاتی ڕووی لێ دەکەن تا قازێکیان دەست بکەوێت. گوندەکە سەر بە شارۆچکەی عربەتە و ژمارەی دانیشتوانەکەی زیاتر لە 250 ماڵە. ئەوان باس لەوە دەکەن پێشووتر قاز زۆرتر بووە و ئێستا کەم بووەتەوە. دیار جەمال کوردستان 24 گوندی بێستان سوور. بەم شێوەیە پرۆگرامان کۆتایی بێت بۆ هیوایی کە بابەتەکانی ئەمڕۆ بەدڵی ئێوە بوو بێت و ئەو گەنجانە بەبیرتان بێنمەوە کە بیرۆکە یاخود پرۆژەیەکتان هەیە کاری خۆبەخشیە ئەوە ئەتوانن لە دەستگای ڕوانگە ئەو پشتگیریە وەربگرن بۆی کە پرۆژەکەتان وەگەڕ بخات. سپاستانەکەین کە لەگەڵمان بوون تا هەڵتێکی دیکە خەتە.